بۆ ئەوەی ئەم بابەتە زیاتر ڕوون بێ بۆ تۆی هاوڵاتی من کۆمەڵێک پرسیار ڕاستەی بەڕێز هێمن بیرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیەکە کە من زۆر بەخێر بیت. جاری سەرەتا پێم بڵێ تیمەکانی ئەوە وەکو وەزارەتی ناوخۆ چ ئامادەکاریەکتان کردووە، چی دەکەن لەو ڕۆژەدا، چەند تیمتان لەسەر شەقام و شوێنە گشتیەکان دەبن؟ زۆر سپاس. وەزارەتی ناوخۆ سەرپەرشتی لێژنەی باڵای ئەمنی کوردستان دەکات کە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان و بەڕێوەبەرانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ ئاسایش تێدا ئەندامن. طبعاً لە ئاخر کۆبوونەوە کە 2 ڕۆژ لەمەوە بەرئەنجام درا دەسەڵات دراوەتە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان کە ئەوان لە لیژنەی فەرعی سەرپەرشتی سەرژمێری ئەوان هەر کەسە و لە پارێزگا و لە ئیدارەی سەربەخۆی خۆی تیم دروست بکە، بۆیە وەزارەتی ناوخۆ زیاتر سەرپەرشتی گشتی پرۆسەکە دەکات. تیمەکان بەڕاستی لە هەر پارێزگا و ئیدارەیەک بە جۆرەی پێویستی دابشکراون و ئەرکەکان بەباشی دابشکراوە بەسەر تیمەکان. زۆر باشە کاکێ من بازیاتر ڕوون بێ بۆ هاوڵاتیان قەدەغی هاتوچۆکە چۆن دەبێت و کاتژمێر چەند بۆ چەند دەگرێتەوە؟ طبعاً لە سەرژمێریە قەدەغەی هاتوچۆ جیاوازە لەگەڵ پەتای کۆرۆنا، لەبەرەوەی خۆپارێزی لە کاتی کۆرۆنا بۆ ئەو بوو کە هاوڵاتی دیکە تووشی نەخۆشیەکە نەبێ. ئامانجی ئەو قەدەغە هاتوچۆیی کە لە سەرژمێری هەیە بۆ ئەوەی هاوڵاتی لە ماڵەوە بمێنێتەوە دڵنیابی لەوەی داتاکانی خۆی و خێزانەکەی بە دروستی دەچێتە ناو داتابەیسی نیشتیمانی نوێی عێراق. بۆیە قەدەغەکە ئێمە لە کۆبوونەوەی وەزارەتی ناوخۆ دواتر پارێزگار و سەرپەرشتیارەکانیش باسییان کرد قەدەغەیەکی سنووردارە، قەدەغەیە کە کاریگەری لەسەر جوولەی بازرگانی نابێ، کاریگەری لەسەر خۆراکی سەرەکی و ئەوانە نابێ، ینی قەدەغەیەکی سنووردار دەبێ. ڕاستی داواکاریەکە تەنیا ئەوەیە کە هاوڵاتیان هەرکەس لە ماڵی خۆی بمێنێتەوە بەشدارێکی کارایی پرۆسەکە بکە، هەوڵدەن سیستمەکە بە تەواوی جێبەجێ بێ کەس لە دەرەوەی تۆمار نەمێنێت. باشە تا 21 مانگ تا کاتژمێر چەند ئەم قەدەغی هاتوچۆیە هەیە؟ ئایا بۆ نموناگەر کەسێک لە ماڵەوە بژمێرەکان سەردانیان کردبێ دواتر دەتوانێت بە ئاسایی هاتوچۆ بکەیان نا؟ وەی پرۆسەکە دەبێت لە پرۆسەکە بەباشی تێبگەین. ئێستا حالێن کە من لێرە لە بەرنامەم یەکێک لە بژمێرەکان لە ماڵی ئێمە، من دەمویست بێمە تەلەڤیزۆن ئەو هاتە ماڵی ئێمە، ئێستا من لە ماڵەوە نیم، بەڵام بەڵگەکانی من کە کارتی نیشتیمانی منە لە ماڵەوەیە تۆمار دەکرێم. من لە ماڵەوە نیم بەڵام تۆمار دەکرێم، کەواتە ضرورە لە قۆناغی یەکەم کە 17 و 18 و 19 ئەو مانگە بەڕێوە دەچێت زۆربەی ئەندامانی خێزان ئەگەر بکرێ هەمووی، ئەگەر نەکرێ کەسێک وەکو ئێستا لە ئەرگ بێ خۆی لە ماڵەوە نەبێ بەڵام دۆکومنتەکانی لە ماڵەوە بێت تۆمار دەکرێت. ئەمە قۆناغی یەکەمە، قۆناغێکی زۆر زۆر گرنگە. قۆناغی دووەم کە کاتی قەدەغەی هاتوچۆیە کە 20 بۆ ئەوەیە ئەوانەی پێشتریش لە ماڵەوە نەبوون ئەوانە دەبڵ چێک بکرێتەوە، جاریشتر چێک بکرێتەوە، یان ڕەنگە لەو 2 ڕۆژەیە منداڵێکی نوێ لەدایک بوو بێ، یان خوا نەخواستە کەسێک لە عایلەکە وفاتی کردبێ، بۆی لە ڕۆژی 20 ئەو ناوە زیاد بکرێ یان ئەو ناوی تر بسڕێتەوە. بۆیە قۆناغی گرنگ قۆناغی ئێستاە کاتا دەگاتە 20 مانگ هەتا 19 لەسەر 20 تا 12 شەو هەموو جۆرە جوولەیەک ئاسایی، لە 12 تا 12 شەوی 21 لەسەر 22 هاتوچۆ لە نێوان شارەکان و لە ناو شار و لە نێوان شارەکان و قەزا و ناحیەکان سنووردار دەبێت. باشە کاکێ من ئەگەر کەسێک نفوسی بۆ نمونە هەولێرە، ئێوە سبەی کە 19 مانگا ڕێگەیان دەدەن لە دەواازەکان بڕۆنە دەرەوە بۆ شارێکی تر، ئەوە چۆنە بێت؟ ئەگەر نفوسی هەولێر بێت دەبێت لە هەولێر خۆی تۆمارکە، ضرورە لە هەولێر بێت. مەبەستم ئەگەر سبەی بێ بڕاتە دەرەوەی شار، خۆ سبەی قەدەغی هاتوچۆ سبەی ئاساییە کێشە نییە، ئەو گرنگە بۆ 20 مانگ کەواتە ئەو مەسئولیەتە لەسەر هاوڵاتی خۆیەتی ضرورە لێرە بێ. ئەمە مەسئولیەتەکە بەڕاستی یەکەم جار بۆ خێزانی خۆیەتی، دواتر بۆ داتابەیسی نیشتیمانەکە. باشە کاکێ من بۆ نمونە من کە ڕاگەیاندکارم قەدەغی هاتوچۆ شمولی من ناکات، تەمەن من وەڵامی ئەمازانم بەڵام بۆ هاوڵاتیان دەمێ ئەوە ڕوون بێ. ئایا دەکرێت ئەوانی کە وەک ئێمە قەدەغی هاتوچۆ شمولیان ناکات پێشتر مۆڵەت وەربگرن یان تەنیا بە باجی دەستگاکەی خۆی دەتوانێت هاتوچۆ بکە و بچێتە سەرکارە و ڕۆژانە؟ زۆر گرنگە ئەو ڕۆژنامەنووسە ڕۆژنامەنووسی دەستگایەکی مۆڵەت پێدراوی کوردستان بێ، بەوە دەگوترێت ڕۆژنامەنووس کە دەستگایەک هەیە، ئەو دەستگایە لەلایەن دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەت هەرێمی کوردستان مۆڵەتی پێدراوە. ئەوەی تر خەڵک بۆ نمونە یوتیوبەرە یانە زانم لە کەناڵێکی
سوشال میدیا کار دەکات بەبێ ئەوی تۆمارکرابێ ئەوانە ڕۆژنامە نووس نین تەنیا ڕێگە بەوانە دەدرێت کە لە دام و دەستگا فەرمیەکانی میدیایی لە هەرێمی کوردستان کار دەکات. زۆر باشە. ئەی ئەوانەی کە لەو ڕۆژانەدا دەچنە مەزرعەکانیان دەچنە باخەکانیان ینی ئەمە ڕێگە پێدراوە یاخودنا لەوێ دەتوانن تۆمار بکرێنیان نا نەخێر طبعاً زۆر ضرورە لە ناو شار و لە شوێنە ڕسمیەکانی نیشتەجێبوون بمێننەوە ئەو ڕۆژانە بەڕاستی بۆ چوونە مەزرعە و بۆ چوونە سەیران و ئەوانە نییە و ڕێگەش نادرێ بەڕاستی. ئەی هەندێک شوێن بۆ نمونەوەکو پیڕەش لێرە لە هەولێر هەم گوندە دانیشتوانی هەیە هەم خەڵک هەیە مەزرعی لەوێ هەیە ئەوانە چۆن جیاکرێنەوە ئەوانە تۆمارکرێن خۆی شوێن هەیە شوێنی نیشتەجێبوونە ڕێک بۆتە شوێنی نیشتەجێبوون خەڵک لەوێدا دەنیشێ شەقامی هەیە لە لای دەوڵەت تۆمارە وەکو شوێنی نیشتەجێبوونە نەک شوێنی بۆ نمونە کۆبوونەوەی هەفتانەی خێزانیە ئەوانەی شوێنی نیشتەجێبوونن گوندێکە بۆ نمونە فراوان بووە لە چواردەوری خۆی ئەگەر ئەو گوندە بە شێوەی ناسروشتیش فراوان بوو بێ گرنگ ئەوەیە ئەمە شوێنی نیشتەجێبوونی خەڵکەکەیەوە لەلایەن دام و دەستگاکان و لەلایەن موختارەوە ناسراون کە ئەمە ماڵە ئەمە شوێنی نیشتەجێبوونە لەو شوێنانە دەکرێت تۆمار بکرێت. زۆر باشە بۆ هەر سەرپێچیەک سزا هەیە سزای ئەو کەسانە چییە کە قەدەغی هاتوچۆ دەشکێنن ئەو دوو ڕۆژە؟ ئەم قەدەغی هاتووێ بەڕاستی سزای تێدا نییە وەکو باسم کرد چونکە شکر بۆ ناخۆشی نییە ئەمە بۆ پرۆسەیەکی گرینگە گرینگە لە ماڵەوە بمێنەوە گرینگە هەوڵی دروستکردنی بربەستی زیاد و بربەستی ناپێویست بۆ پرۆسەکە نەدەین 48 ساعتە هەمومان هەوڵی سەرخستنی پرۆسەکە بدەین بە تایبەت زۆر گرینگە تەرکیزمان لەسەر ئەو خەڵکانە بێ کە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمن کە هێشتا بەیانیش ماوە ئەوەی نەگەڕاوەتەوە و شوێنی مانەوەی هەیە بتوانێت بگەڕێتەوە لەوێ قۆناغی یەکەمی خۆ تۆمارکردنەکە بنووسێت دواتر لە 2021 بۆ دەبڵ چێک بابەتێکی دیکە گرنگ هەیە کە ئاماژەی پێ بدەین ئەو خەڵکانەی کە لەبەر هۆکاری ئەمنی بۆ نمونە منطقەی ئەوانەی لە سنووری دهۆک لە کەمپەکان دەژین خوشکوبرا یەزیدی و مەسیحیەکان و ئەوانەی دەشتی نینەوە و ئەو شوێنانەی کە لە ژێر ئیداری هەرێمی کوردستان نییە یان لە ژێر دەسەڵاتی میلیشاکانە و خەڵکەکە لە بەرسەلامەتی خۆی ناتوانێت بگەڕێتەوە ئەوە ئاساییە لە کەمپەکان بمێننەوە لەوێ خۆیان تۆمارکەن زانیاری دروستەکانی خۆیان و خێزانیان تۆمار بکەن و ئاماژە بەزێد ڕەسەنی خۆیان بکەن ئەوە زۆر زۆر گرینگە ئەو پەیامە بگاتە هاوڵاتی واتە گەڕانەوە بۆ هەموو خەڵکێک وەکو یەک نییە واجب نییە ئەمە تەنیا لە نێو کەمپەکان بۆ نمونە ئەوانەی کە لە نێو شارەکانی دیکە نیشتەجێن ئەوانە ناگرێتەوە ئەوانەی لە ناو شارەکان نیشتەجێن بۆ نمونە خەڵکی شێخانە خەڵکی مەخمورە خەڵکی لای کەرکووکە شوێنی مانەوەی هەیە و سەلامەتە بگەڕێتەوە گرینگە بگەڕێتەوە شوێنی مانەوەی نییە لادێکەی بۆ نمونە خاپور کراوە بە تایبەت بە تەواوی یان شوێنەکانی شوێنی نیشتەجێبوونی لە ژێر دەسەڵاتی میلیشاکانەوە لەبەر سەلامەتی خۆی و خێزانەکەی ناتوانێت بگەڕێتەوە ئەمە پێویست نییە ڕیسک بە مخاتەرە بە ژیانی خۆی بکە لە شوێنی خۆی دەمێنێتەوە کاتێک بژمێرەکان دەڕۆنە ماڵی زانیارەکانی خۆی بە دروستی دەدا و ئاماژە بە شوێنی ڕەسەنی نیشتەجێبوونی خۆی دەکات. زۆر باشە کاکێ من چۆن کۆنتترۆلی بازگەی نێوان شارەکان دەکەن یاخود دەواازەکان کە هاوڵاتیان نەڕۆنە دەرەوە لەو یەک دوو ڕۆژەدا بمێننەوە لە کۆبنەوەکە ئاماژە بەوە درا کە هەر کەسێک هەوڵ بدا لە نێوان دوو شارە هاتوچۆ بکە پرسیاری هۆکارەکەی لێ دەکرێت پرسیاری لێ دەکرێت کە ئایا لەلایەن بژمێرەکانەوە تۆمار کراوە و هۆکار چیە بۆ نمونە لە سلێمانی و دەچێتە هەولێر لە هەولێر و دەچێتە سلێمانی ئەگەر بۆ حاڵەتێکی زەرور بێ ئەگەر ئەو بیانوەی پێشکەشی دەکا ڕێگە پێدراو بیانێکی پەسەندکراوێ بێگومان ڕێگان پێدەدەن دەنا باشترە حرەکەکە کەم بێ جوولەکەم بێ چونکە قەدەغەکەی هاتوچۆ هەناوی لەندراوە قەدەغەی هاتوچۆی سنووردار باشە پێم وایە هەندێک فراوانتان کرد هەندێک کەسانی دیکەشتان خستنێ و ئەو بازنەی کە قەدەغی هاتوچۆ شمولیان ناکە کەواتە بابزانین ئەو دوو ڕۆژە کوێ کراوە دەبێت جوولەی بازرگانی بەرژەوەندەکانی خەڵک نابێ کاری لەسەر بکە چونکە هەندێک شوێن هەن بۆ نمونە لە کۆبنەوەکە باز لە دەواجنەکانی بەخێوکردنی مریش کرا کە گوتیان ئەگەر دوو ڕۆژ دابخرێ ڕەنگە زەرری گەورە بە خاوەنەکانیان بکەوێت هەندێک بزنسی دیکە هەیە کە بزنسی ڕۆژانەیە باز لە کوورە کرا بۆ نمونە گوتیان کوورەی دروستکردنی بلۆک و ئەو بابەتانە گوتیان ئەگەر هەر پرسیارەکە قسەکە ڕێک وا بوو گوتیان ئەگەر دوو ڕۆژ بکوژێتەوە ڕەنگە مانجێکی بووە تاگەرمە بێتەوە بۆی لی گەڕێن با ئیش بکە ئەو خەڵکە بابڕوە بزنسی خۆی بکە کار و کەسابەتی خۆی بکە طبعا داوا کرا لە خاوەن بزنسەکانیش کە هەوڵ بدەن
مانەوەی کارمەندەکانیان بگەێنە کەمترین ئاست واتە ئەوانەی تەنی ئەوانەی پێویستن لەوێ بمێنەوە طبعا دیبلۆماتەکان و ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی UN و ئەوانە هەمویان لە دەرەوەی خەڵکی بیانی هەمووی لە دەرەوەی خەدەغەی هاتوچۆیە با بڵێن ئەو دوکانانێک پەیوەندیان بە خۆراکی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بەڵام چێشتخانەکان کافێ و ڕێستۆرانتەکان چێشتخانە و ڕێستۆرانت خۆی نایکاتەوە کاتێک بزانێ خەڵک لە ماڵەوە ناڕۆخۆ چێشتخانە بۆ ئەو دەیکاتەوە خەڵک بڕۆنان لێ بخۆ کە دەبێنێ خەڵک لە ماڵەوەی بۆ نمونە نانی نیوەڕوو لە ماڵەوە دەخوا خۆی ئەو ئۆڕەدی زەرەر دەکات لە بەرەوەی کارمەندی هەیە دەبێ پارۆشتی کارمەندەکانی بدە بۆیە زۆربەی ئەو شوێنانەی کە پێویستن دەکرێنەوە ئەوانەی پەیوەندیان بە خۆراکی ڕۆژانە و بە سەمون و نان و ئەو بزنسانش بە تایبەت کە باسم کرد ناتوانرێت دابخرێت. زۆر سپاس بەڕێز هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ سپاس بۆ ڕوونکردنەوە دەستخۆش.